بەهای دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بەردەوام لە گۆڕانکاریە سەرەڕای ڕێکارەکانی بانکی ناوەندی سەرەڕای دەرچوونی ڕێنماییەکانی بودجە بەڵام بەهای دینار هەر ناجێگیرە دەچێتە 154 بە بڵێن $100 بەرامبەر بە دیناری عراقی ینی بەرز و نزمەکە بەردەوام لە بەرز و نزمایە بابزانین پەیوەندی بەچیەوەیە خۆ بودجە پەسەند کرا ڕێنماییەکانی دەرچوو ینی ترێسا بێ کاری پێ بکرێ گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر نۆزادە مەوەندی بەڕێزیان مامۆستای زانکۆن ڕاستەوخۆ لەگەڵمانە لە شاری هەولێرەوە دکتۆر سڵاو لێ بەبیانیت باش پێمان بڵێ ئەم جموجۆڵەی هەڵبەز و دابەزە بەرز و نزمی بەهای دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی پەیوەندی بەچیەوە هەیە؟ سڵاو لە ئێوە و سڵاو لە بینەرانی خۆشەویست و بەیانی هەموو لایەکتان باش. ناجێگیری نرخی دیناری عراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی بەردەوام لە هەڵوەرین و لە دەستدانی بەهاکەیەتی بەهۆی ئەو فشار و کۆت و بەندانەی بەنقی مرکزی ناوەندی ئەمریکان یا لەسەر فشارەکانی سیاسەتی ئەمریکا لە وەکوبرێ ڕێگریکردن لە بردنە دەرەوەی دۆلارێکی زۆری ئەمریکی لە عێراقەوە بەرە وڵاتانی دراوسێ تایبەت وڵاتی ئێران و ئەو وڵاتانەی کە ئەمریکا سانسۆری خستونەتە سەر و بۆی دۆلاری ئەمریکی بە ئاسانی نەگاتە دەستیان بەڵام بەنقی مرکزی لەوەتەی ئەم ناجێگیریە دروست بووە هەموو هەوڵەکانی چڕ کردوتەوە و زۆرترین بڕیار و ڕاستپاردە و ڕێکاری گرتەبەر بۆ دابەزاندنی دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عراقی بەڵام دەبینین تێیدا تا ڕادەیەک سەرکەوتوو نەبووە لەم بڕیارانەی بەم دوایەدا بە زیادکردنی سەتاسی لە هەم عرضکردنی بە شێوەی نەقد و حەوالە و ئاعتیمادات و هەم زیادکردنی بۆ سەکۆی بانقەکانی ئەهلی و مەکاتبە حەواڵەکانی عێراق بۆی بتوانن ڕێژەیەکی تری زۆری دۆلار وەربگرن و بە نرخی 132 بیدەنەوە هاوڵاتیان بەڵام دەبینین لە بانقی مرکزی ببورن ئەوەش لەبیر نەکەین بۆ هەر گەشتیارێکیش لە ڕێگاکانی وشکانی و دەریایی و فڕۆکەخانەکانیش 3000 دۆلار بدرێت بە هاوڵاتیان بەڵام دەبینین ئەو کاریگەریە ڕاستە و خۆ دروست ناکەوە نرخی دۆلار تا دێ بەرز دەبێتەوە لەبەر جێبەجێ نەکردنی ئەو بڕیارانەی بانقی مرکزی لەلایەن خودی خۆیانەوە لەلایەن سیاسەتی حکوومەتی عێراقیشەوە دەبینین ئەم هەموو بڕیارە دەردەچێ دۆلار هەر لە نرخی 150-153 دادەبەزێتەوە بۆ 151 ئەمە جۆرێکە لە نەبوونی نیازپاچی یا جێبەجێ نەکردنی بڕیارەکانی ڕاستەوخۆی بانقی مرکزی جا هۆکارەکەی هەر هۆکارێک بێ و بینیمان لە ماوەی ڕابردوودا هەتا خودی پارێزگاری بانقی مرکزی و دەسەڵاتدارانی بانقی مرکزی لە ژێر لێ پێچینەوە بوون ئایا بۆ ناتوانن نرخی دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عراقی زیێگیر بکەن بۆی بەهای دۆلاری بەهای دیناری عراقی هێندەی تردا نەڕمێ یا هەڵنەوەرێ بەڵام دەبینین لە بڕیارەکانیان سەرکەوتوو نابن و ئەم زیانەش بەسەر شانی هاوڵاتیانەوە بارە و تایبەت موچەخۆرانی حکوومەتی عێراق بە گشتی بە هەرێمی کوردستانیشەوە. باشە دکتۆر باست لە هەندێک لە ڕێکارەکانی بانکی ناوەندی کرد حەز ناکەیەنی جۆرێک لەوەی سەرتاپاگیر نییە و بە تایبەت هێشتا لە نێو عێراق و بە تایبەت لە هەرێمی کوردستانە زۆرێک لە مامەڵەکان بە دۆلارە وەک لەوەی کە بە دینار بێ ئەمە تا چەندە کاریگەری کردوتە سەر ناجێگیری بەهای دینار بەرامبەر بە دۆلار یانی ئێمە ئۆتۆمبیل بە دۆلارە کڕینوە فرۆشین خستەکانمان بە دۆلارە شوخەویەکەکانی نیشتە جێبوو نەموو خستەکانیان هەر بە دۆلارە یعنی تا چەندە ئەمە بڕیارێکی سەرتاپاگیری عێراقیانەی دەوێت بۆ کۆنتترۆلکردنی بازار ینی مامەڵە بە دینار بێ نەک بە دۆلار.
پرسیارێکی زۆر جوانە. ئێمە ئەو وڵاتەین کە نەمانتوانیەوە متمانە بۆ هاوڵاتیەکانی خۆمان بۆ دیناری عێراقی بگەڕێنینەوە. هەر لە سەرەتای دروستبوونی شەڕی کەندا و وردە دیناری عێراقی ئەو متمانە و بەهای لە دەستداوە تا ئێستاش بەردەوام ئێمە نەمانتوانە بەرگری لە بەهای دیناری عێراقی بکەین. زۆر ڕاستە ئێستا خەڵک ئەوەندەی متمانەی بە دۆلاری ئەمریکی ئەوەندە بە دیناری عێراقی نییە و هەموو مامەلەکان بە دۆلارە لە کڕینی سیارێک خانوبەرە عقارات بە شێوەیەکی گشتی و زۆر جار کڕینی سەلاجەیەک و ئەساسەکی کورسی و مێزێکی ناوماڵ و قەنەفەیەکیش هەمووی دۆلارە. ئەمەوا دەکا بێمتمانەیی هەبێ بە دیناری عێراقی. ئەمەش بە بڕیاری حکوومەت جێبەجێ دەکرێتەوە. خەڵکی ئێمەش نازانی ئەم جۆرە دۆلارەی کە لە دەرەوەی ئەمریکا هەیە جیاوازە لەگەر ئەم دۆلارەی کە لە ناوەوەی ئەمریکا هەیە، چونکە کاتێک بڕیاردرا دۆلاری ئەمریکی لە جێگرەوەی زێڕ بێت، ئەمە لێدانێک بوو لە وڵاتانی دژە ئەمریکا، دژە ئینگلیز هەوڵ بدەن کە سەیتەرەی تەواو لەسەر هەموو جیهان بکەن و بینیشمان مەسەلەن دۆلاری ئەمریکی سوڵتە و دەسەڵاتی بەسەر 82 عملەی جیهان داگرتووە و دەبینین شەڕی ساردی ئەمریکا و وڵاتانی تر هەر لەسەر ئەم شێوازە مامەلەکردنەیە کە بە دۆلاری ئەمریکی سەیتەرەی کردوتە سەر زۆربەی وڵاتان و وەک ئەوە بێ داگیری کرد بێت. بەڵام عێراقیش لەو وڵاتەیەنەیە بەڕاستی احتیاتەکەی ئێستا زۆر بەرزە، هەم لە ڕووی زێرەوە هەم لە ڕووی دراوی بیانیەوە. هیچ بەهایەک نەماوەتەوە بۆ حکوومەتی عێراق و بەنقی مەرکەزی بۆی نەتوانێت ڕێگری بکە لە زیاتر لە دەستدانی بەهای دیناری عێراقی و بەرزبوونەوەی نرخی دۆلار و هاوڵاتیان جۆرێک لە بێمتمانەیان بە بانقی مەرکەزی بۆ دروست بووە، چونکە لە هەموو بڕیارێک ئەو هەموو ڕاستپاردەیە ئەو هەموو ڕێنماییە لەلایەن بانقی مەرکەزیەوە دەردەچێت، دەبینین نرخی دۆلار هەر بەرز دەبێتەوە. ئەمە ئەگەر جۆرێک لە ڕێگری بکرێت لە کەمکردنەوەی مامەڵەکردن بە دۆلاری ئەمریکی و هینانە پێشەوەی دیناری عێراقی بۆی خەڵک متمانەی زیاتر بە دیناری عێراقی بێ و بانقەکان هەوڵ بدە زیاتر مامەڵە بە دیناری عێراقی بکرێت لە هەموو جۆرە جوولەیەکی دارایی، تەنها بۆ ئەوانە نەبێت کە بازرگانی هاوردەکردنی کەلوپەل و کاڵا و پێداویستە سەرچەکانی ژیانی هاوڵاتیان دەینن لە دەرەوەی عێراق، ئەوان توانان هەبێ مامەلە بە دۆلارەوە بکەن. ئێمە دەبینین زۆربەی هاوڵاتیەکانی ئێمە ئەگەر خاوەنی چەند ملیۆنێک دینار بێ دەیکاتە دۆلاری ئەمریکی، واتە ئەو بێمتمانەیە بە دیناری عێراقی و ئەم هەڵوەرینەی متمانەی دیناری عێراقی وای کردووە ناجێگیری دروست بکە، وای کردووە خەڵک زیاتر ڕوو لە دراوە بیانیەکان بکە، ڕوو لە زێر بکە. زۆر جار دەبینین خەڵک لە باتی ئەوەی دینار و دۆلار هەر بگرێ زێر هەردەگرێ بە شێوەی لیرە یا بە شێوەی قالب ئەوانەی بازرگانی گەورن. بەڵام ئەم جۆرە مامەڵەکردانە بەشێکی زۆری دەگەڕێتەوە بۆ ناسەقامگیری وڵاتی عێراق و کاریگەرترینیان هۆکارەکانی دانەبەزینی نرخی دۆلار ئەوەیە کە پرۆژە یاسای بودجێ عێراق نەکەوتۆتە بواری جێبەجێکردن. ڕەنگە لە داهاتوێکی زۆر نزیکدا پرۆژە یاسای بودجێ عێراق دەچێتە بواری جێبەجێکردن و ئەو کاتە ڕەنگە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر دۆلار هەبێ و نزمی بکاتەوە. بەڵام چۆن کاریگەری لەبیر نەکەین دکتۆر خۆستا ینی بانکی ناوەندی ئێستا ڕۆژانە 200 میلیۆن دلار زیاتر کەمتر دەخاتە بازارەوە بە نەقد و بە شێوەی حواڵەش کە بودجە ئەوە بودجەوتیان پەسەند بکرێ پەسەند کرا، دوایوتیان ڕێنمایەکانی بۆ دەرنەچووە بۆیە کاریگەری نییەوە ڕێنمایەکانیشی بۆ دەرچوو. ئێستا ئەوە جەنابیش دەڵێ ینی بەفعلی کار بە بودجە بکرێ تر ئەڵین بچێتە باری جێبەجێکردنەوە. ئەمە چۆن کاریگەریە بێ؟ بەڵێ ئەمەش ڕاستە کە پرۆژە یاسای بودجێ عێراق درێژەی کێشا بەهۆی ناسەقامگیری سیاسی، بەهۆی ناسەقامگیری ئابووری و گفتوگۆی چڕی پرۆژە یاسای بودجێ عێراق کە
زیانیشی بۆ هەرێمی کوردستان هەبوو لە لایەکی ترەوە بەڵام ئەوەی کە نەچۆتە بواری جێبەجێکردن ئێستا عێراق دەستکراوە نیە لەوەی بتوانێت بەشە بودجەیە پشتی هەرێمی کوردستان بنێرێ و هاوڵاتیان جیرفانەکانیان گەرم بێتەوە و لە ڕووی داراییەوە سوودمەند بن بۆی بتوانن خواست و داخوازی و داواکاریەکانی خۆیان تا ڕادەیەک جێبەجێ بکەن بەڵام ئەوەی ئێستا ڕوودەدا هاوڵاتیان پارەکانی خۆیان گرتووە و دەبینین موچەت ئەوە ماوەیەکی زۆری پێچووە یەک موچەت هێشتا بە تەواوی نەدراوە دوو موچە قەرزاری هاوڵاتیانن ئەم جۆرە مامەڵەکردانە هەمووی کاریگەری لەسەرەوە دەبێت ئێمە گە ڕۆژی پێنجشەمە دەمەشا بکەین بانقی مرکزی 210 ملیار و تقریبا 500,000 دلاری عرض کردووە و سی و قسووری بە نەقد بووە بەڵام من بەڕاستی ینی گومانم بۆ دروست بووە کە ئەم پارە کاشە ناچێتە ڕاستەوخۆ نایەتە ناو بازاڕی عێراقەوە و ناچێتە دەستی مامەلەکارانی دۆلارەوە چونکە بەڕاستی ڕێژەیەکی یەزگار زۆرە بەڵام ئەس دەکەم ناڕوونیە یا لە دەستەی ئایا بەرپرسانی باڵای عێراقن یا خودی بانقی مرکزی دەستی لەم کارە هەیە ئەم ناجێگیریەی نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی زۆر درێژەی کێشا زۆر نامەنتەقیە چونکە لە ڕووی زانستیەوە لە ڕووی هەموو پێوەرەکانی ژمێریاری و دارایی و ئابووری ناکرێت نرخی دۆلار ناکرێت نرخی دۆلار بەم شێوە بە بەرزی بمینێتەوە بانقی مرکزی عێراقیش بەم شێوێ بێ تۆش گومانت لەو بڕا هەیە ینی دەپرسم چی لێ دێت ئەبرێت بۆ ئێران بۆ لوبنان بۆ سووریا وەکو دەوتێت لە ناوخۆڵە بەڵێ ئەم ڕێژە دۆلارە زۆرەی کە ڕۆژانە کە تەنها ڕۆژەکانی پشووی لێ دەربچێ یعنی تقریبا نزیک دەبێتەوە لە 300,000 پێشان 300,000 میلیۆن دلاری پێشان کە بە ڕێژەی 130 ڕێژەکەیان زیاد کرد ئەمە هەروانە کە نرخی دۆلار بێتەوە سەر 140 کە پێشووتر بە 180 بوو من دڵنیام ئەگەر ئەم ڕێژە بە شێوەیەکی ڕاستەقینە و حەقیقی بدرێتە بازارەکان دڵنیام ناجێگیری دۆلار بەم شێوازە نابێ و بەرزی نرخی دۆلار بەم شێوازە نابێ ئێمە زۆر جار دەپرسن ئایا 100 دلاری ئەمریکی دەگاتەوە 132 ئەم ڕێژێ زۆر زەحمەتە یعنی کاتێکی زۆری پێویستە بەڵام بۆ 135 و 140 زۆر ئاساییە ئەگەر بانقی مرکزی لە بڕیارەکانی خۆی بەردەوامی هەبێ لە چاودێریکردن و جێبەجێکردنی بڕیارەکانی من دڵنیام دۆلاری ئەمریکی لە 135 بەسەرەوە تا 140 خۆی دەبینێتەوە و گەشتیاران سەفەری دەرەوەی وڵات دەکەن کە پێم وایە ڕێکارێکی زۆر نادروستە و بردنە دەرەوەی دۆلاری ئەمریکیە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ هاندانی هاوڵاتیانە بۆی پارەکانیان ببەن لە دەرەوەی عێراق خەرجی بکەن ئێمە دەبینین هەموو وڵاتان ڕیکلام و کەمکردنەوەی ڕۆتین و بانگشتی هاوڵاتیانی دەرەوەی وڵاتەکەی دەکا بۆکو گەشتیار بێسەردانی وڵاتەکەی بکە بۆی بڕێک لە پارەکەی خۆی بڕێک لە داهاتەکەی خۆی بێ لە وڵاتە سەرف بکە تاوەکو بازار بوژێتەوە و هاوڵاتیانی ناوخۆی عێراق سوودمەند بێ بەڵام دەبینین عێراق دوای ئەو هەموو ساڵە حکومڕانیە دەبینین هەوڵ دەدا هاوڵاتیەکانی هەم بدا بۆی سەفەری تورکیا و ئێران و سووریا و وڵاتانی تر بکەن کە ڕێژەیەکی دیاریکرا و بڕەکەی 3,000 دلارە بە 132 پێشکەشیان بکە بۆی دۆلارەکانیان لە دەرەوەی عێراق خەرج بکەن کە ئەمە بەڕاستی لێدانە لە سەروەری عێراق لە ڕووی ئابوووریەوە و کەمکردنەوەی شکاندنی پایەکانی ئابووری عێراقا ئێمە دەبێ ئەگەر بمانەوێ نرخی دۆلار بەم شێوازە نزم بکەینەوە ڕێژەیەکی دۆلار بۆ هاو نیشتیمانیەکانمان دابدەنێن هەر خێزانێک لە ماوەی مانجێک بتوانێت 500 دلار یا بڕێکی دیاری کراوتر لە بانقەکان وەربگرێ بە شێوازێکی میکانزمێکی تۆکمە بۆی نەتوانن بەڕاستی خەڵکێکی زۆر ماستەر کارتێک بەکاردێنێەوە ڕەنگە نزیک سەروی 100 ماستەر کارتی پێ سەفەری دەرەوە دەکا کە مامەڵەی نادروستی دۆلاری ئەمریکی بۆ بە ناوی ئەو هەموو هاوڵاتێ دەکا کە مەترسێکی زۆر گەورەی هەیە خەڵکێکی ئێمە کەوتۆتە ژێر ئەو فشارە
کە مستەمسەکاتێکی یا بەڵگەنامەیەکی فەرمی خۆی دەدات بە کەسێک ماستەر کارتێکی لۆ دەردەین یا زۆر جار دەبینین کۆمپانیایەک بە ناوی ئەم کەسە دەکاتەوە ئەمە لە دواتردا دەبێتە زیانێکی گەورە بۆ ئەم هاوڵاتیە ڕەنگە تووشی سزای ئابووری ببێتەوە یا سزای زیندانیکردن ببێتەوە. پێم خۆشە لە کۆتاییدا پێشببینی تۆ بزانم کەی دینار استخرار دەبێتەوە بەرامبەر بە دۆلاری ئەمریکی؟ بەڵێ ئەو ئیستخرارە ئێمە ینی تموحمان تێیدا هەیە کە 132 ئەوانە بێت تۆ زۆر زەحمەتە بەڕاستی، بەڵام بە هەموو پێوەرێکی زانستی بە هەموو یاسایەکی ئابووری و ژمێریاری و دارایی کە ئێمەمانان لی دەزانین نابێ نرخی دۆلار لە ئێستادا لەم نرخە بێت بەڕاستی، بەڵام جۆرێک ناڕوونی هەیە لە بانقی مرکزی و دەستێکی گەورەی بەرپرسانی عێراقەیە ڕەنگە بەرپرسانی هەرێمیشی تێوەگلا بێ نێودەوڵەتی شەرق و کاریگەریەکانی وڵاتانی دراوسێ زۆر لەسەر عێراقەیە بۆی دۆلارێکی زۆری ئەمریکی بنێردێتە دەرەوە دەشبینین لە تەلەڤیزیۆنەکان بە ڕێژەی ملیۆنان دۆلار دەگیرێ بۆی هەوڵیانداوە بۆ سپیکردنەوەی دۆلاری ئەمریکی، بەڵام پێم وایە نرخی دۆلار دوای پەسەندکردنی پرۆژه یاسای بودجێ عێراق ڕێژەیەکی بەرچاو دابەزین بەخۆی دەبینی و بەهای دیناری عێراقی تا ڕادەیەک بەرز دەبێتەوە. بە هیواین دکتۆرە مولایەکمان بە هیواینەوە پێشبینی جەنابی شت بێتە دی سپاس بە ئامادەبوون، سپاس بە ڕوونکردنەوەکانت، سپاس کە لەگەڵمان بووی لەو لێرەوە، زۆر سپاس.